مسلمانان لە جیهاندا لە ساڵێکدا دوو جەژنیان هەیە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. ئێستا ئێمە بەرەبەری جەژنی قوربانین، ڕەنگە دووسێ ڕۆژی تکات جەژنی قوربان بی. لەناو بازاڕی هەولێرین، خەڵکێکی زۆر هاتووە ئامادەکاری بۆ جەژنی قوربان دەکات. پرۆگرامی مایشی دیمەنی ئەم جارەمان تایبەت کردووە بە ئامادەکاریەکانی هاونیشتیمانیان بۆ جەژنی قوربان. دەپرسین ئایا ئەو جەژنە بەراورد بە جەژنەکانی تر چۆن دەبینن؟ ئایا چی هیوایەکتان هەیە لەم جەژنەدا هیوای بۆ بخوازن و بەدی بێت؟ خۆشەویستان، لەم پرۆگرامەدا دەپرسین جەژن لە لای هاوڵاتیان چی دەگەیەنێت و چۆن خۆیان ئامادە کردووە بۆ ئەو جەژنە. لەگەڵمان بن. ئەڵێم پاری نییە جەژن کە جەژنی چی؟ ئەگەر هەر ڕۆژێک درت خۆش بە گازەکە لەو خانێکی قوردابی و ئەوە بی ئەوە هەر جەژنە. ئینشاڵڵا ئەو جەژنە بە خێر دێتە سەر ئەو مڵەتێ. هیوادارم ئەو جەژنە ببتە مای خێر و خۆشی ئەو نەخۆشی کۆرۆنا تێپەڕی لەسەر هەموو هاوڵاتیان. بۆ شێوەی ئۆتۆنیە لە چاو چەند ساڵە پێشتر و جەژنەکانی تر زۆر ڕۆتی نییە وەکو جەژنی قەدیم نیە کاتی خۆی کە جەژن دەکرا ئامادەکاریی زۆر. جێژنەکان کە کەپز بوو، معاشە بوو، پارە بوو، ئیشە بوو، کارە بوو. ئەلحەمدولیلا وەکو برێ ساڵانی برێ 2014 و 15 و 16 نییە. ئەو کاتت باش؟ ئەم کاتە باش. سپاس دەکەم. پرۆگرامەکەمان تایبەتە بە ئامادەکاری خەڵک بۆ جەژنی قوربانی پیرۆز. جەنابەت قسەیەک تێ ئامادەکاریت کردووە بۆ جەژنە؟ مەداخەوە ئەڵێم پاری نییە بابە، ئەڵێم پاری نییە جەژن کە جەژنی چی؟ جەژن بریتە لە گیرفان پڕمێ جەژن هەموو ڕێژەژنە لەبەرەوە خەڵک پارەی نییە، گیرفان خاڵیە لەبەرەوە جەژنی چی؟ هەن نەکرێ باشە. هەرەوە جەژنەکە بۆ نمونە ئیدی مەرتەوەی فەرموودەی خوایە بەجێ هێنێت و جەژن مبارەکی چێت عادبێ لەگەڵی تراد ئارچی کات و تاو. باشە بەڕێزم جەنابەت بۆە دڵت پڕە. ینی بابەتەکە تایبەتە بە جەژن، هەمومان دەزانین جەژن واتە خۆشی و شادی و لێبوردەیی و بەخشین، بەڵام جەنابەت زۆر بە دڵپڕیەوە قسە دەکەی. ئەزانی بۆ خەڵک پاری چت کرد من نا من لە خوا بەردامە بەس بەرزەیم بە عالەمایەتەوە، بەرزەیم بە فەقیرایەتەوە، بەرزەیم بە مۆزەفایەتەوە. ئەی هاوار لە ڕای خوا خەڵک وەلا ناکاتەوە لای مۆزەفا. مۆزەف پارەی نییە، گیرفانی خاڵیە، جەژن نییە، جەژن کاول بووە، نەبوونی باشتر ئەم جەژنە لەبەرەوە گیرفانی خاڵیە، گیرفان بڕبێ هەموو ڕێژە جەژنە. بە گیرفانی خاڵیەوە جەژن ناکرێت؟ ناکرێت. چییە کرێ؟ ئەوە کڕینێکی لە گۆشتی کڕیتەوە. ئەی پارە بۆ مناڵ، جل بۆ مناڵ، چت بۆ مناڵ، ئەی چی؟ جەنابەت لە بازار کار دەکەی و خانە نشینیشی. ئەو جەژنە ئامادەکاریەکانی خەڵک چۆن دەبینی؟ بۆ نمونە خەڵک جاران داهاتە بازار هەفتەیەک پێشی جەژن هەموو ئامادەکاریەکانی دەکرد و شتی دەکڕی، بەڵام ئەو جەژنە چۆن دەبینی؟ ئەم جەژنە جەژنی قوربەسەریە، جەژنی داماویە. جەنابەت بۆ دەگری یان دەمێ بزانم دڵت لۆ هاپڕە. بۆ میلەت، بۆ مۆزەف، بۆ هەژار پارەی پێ جل کرە بۆ مناڵ، پارەیش ئامادەکاری نەکردووە. کورە کاکە و عالەمن تیار چوە تیا خەڵک ئاگای لێ نیە مۆزەف چۆ نەژی. سەبارەت بەو جەژنە چ داواکاریەکەت هەیە؟ داواکەم لە حکومەت معاشی مۆزەفە بەرتەیت تا ئەوە پێ 6 مانگی لایە. گوناح ئەو میلەتە، ئەو میلەتە پارەی پێ نییە، مۆزەف داماوە قوربەتەرە، حکومەت باوکی میلەتە، باوک ئەبێ ئاگەی لە ئەو باوکە ئاگای لە میلەتی خۆی هەیە؟ وەڵڵاهی نازانم، بەشکم خوا و پێغەمبەر بکە ئاگای لێ بێ. سێ چوار ڕۆژی دیکە دەکەوینە ناو جەژنی قوربانی پیرۆز. خەڵک لە بازار خەریکی ئامادەکاریە و پێداویستەکانی خۆی دەکرد. وەکو کاسبکارێک کە لەو بازارە کار دەکەی بەراورد بە ساڵانی پێشوو ئامادەکاریەکانی خەڵک چۆن دەبینی؟ وڵای پێشترێ باش بوو، ئێستا کە لەوەتی دۆلار بەرز بوویتەوە، یانە ئەوم تاسیری کردێ بەڕاستی. زیاتر ئەو دۆلارە تاسیری لە هەموو ئەوکانی کردێ گران بووە. ینی ئامادەکاریەکان بە سارد و سڕی دەبینی؟ ئارێ وڵا. ئەی جەنابەت چیت کردووە بۆ جەژنە؟ وەڵای چم نەکردێ. ناوەڵەت خێزانداری؟ بەڵێ.
ئەدی لە بۆ منداڵەکانت هیچ شتێکت دابین کردیە بۆ نمونە جلی جەژن ئەو شتانە هەمومان دەزانین ینی منداڵ هەندێک شت هەیە نایزانی بۆ نمونە پارە هەیە یاخود نییە ئەوە جلی جەژنی دەوێت لە بۆیانت کڕیە وڵای داوەڵە نەم کڕیە چکە بەڕاستی داهاتمە ساوەیە ڕزقەکەش مەهالە نییە داوایان نەکردیە لێت منداڵەکانت ناوەڵە داوایان نەکردیە چۆن داوایان نەکردیە یعنی چاوەڕێنە لە بۆیان بکڕی یاخود لە بەرەوەیکە وەزعکە خراپ ئەوانیش دەزانن لێ داوا ناکەن وڵە دەزا وەزاکە خراپە لە بەراندی ئەیداچیان ستەڵێتن وڵای زدانێت چ برێتن ئەو شکورە لەخوای بەزە ئەرێ هەمومان هەر شکرین ئیدی چ بکەین پارە هەبی یان نەبیتن بەڵام منداڵ هەندێک شت هەیە نازانیتن منداڵەکانت ڕەنگە چاو لە منداڵی جیرانەکان بکەن بێگومان بەس بکەین کاکە مەش هیچمان پێ ناکرین ئەگەر ئەو دۆلارە هەر نەساوە باش بوو بەتەمانی هیچیان لە بۆ بکڕی وەرە ناوەڵە بەچ بکڕین بەتەمای ئەو شتانە هەر ڕزقەکەش مەهالە نییە منداڵەکەت تەمەنی چەندە؟ وڵای دوو مانگە تقریباً ێ باش ئەدی خێزانەکەت داوای نەکردی بۆ نمونە هەندێک شتەیە کە دەبینین ینی ئافرەت پێویستی پێ هەندێک پێداویستێ لە ڕۆژانی جەژن داوای نەکردی لێت خداش بکە بەچ داوا بکە دەزارێتن من عربان چیم و بازارەکە هالە نییە بازارەکە کزە بەڕاستی ئەو هەموو سووری و عرب و ئانش هاتین ئەو تاسیری کردیە بەگلادش و ئەو جژنە چۆن دەبینی؟ ئایا جێژرا برم چۆن دەبین ئەگە درت بە ئەگەر هەر ڕۆژێک درت خۆش بە گازەکە ناو خانێکی قوردابی و ئەوە بی ئەوە هەر جژنە ئەگە درت خۆش بی ئەگە درت خۆش بی سا تو درت خۆشە؟ ئەمن الحەمدولillah خوای بە زیاد بی بە چ خۆشە درت؟ هەڵای لە خوای بە زیاد بی لەشم ساغە و کرێتینیمە ئۆندێ و ئەگەرە بە تەمایەوەی بەس مەسرەفی ڕۆژانێ هیچ ئامادەکاریەکەت کردووە بۆ جەژن؟ والله ئامادەکاریەکە چییە؟ ئینشاڵڵا و جەژنە بە خێر دێتە سەر ئەو ملەتەی و سەرەمەش ئینشاڵڵا وەختەی خۆش ڕاگەوێت بەس بازارەکە داونە هەندێک چ نییە تعدیلات نییە شتێکی نوێ ڕووی نەداوە یعنی عالەمەکە ئامادەکاریەکانی خەڵک چۆن دەبینی جەنابەت باسی کرد بازارەکە داونە باشە ئەو بازار داونیە هۆکارەکەی تەنها موچەیە یاخود شتی تریشە طبعا نا بەخۆی موچەکە سەبەبی مهمە بەس شتی تریشەوە عالم احتیمادی هەموو لەسەر موچەیە لەبەرەوەی ئەگە موچەی بدەنێ مەسە عالەمەکە تەداولەکە هەندێک جوان دەڕوە ئەمەش استفادەکی دەکەین و وەختێکی خۆش ڕادەبێ باشە جەنابەت زۆر لە مێژە لەو بازارە خەریکی کار و کەسابەتی ئەو ساڵ بەراورد بە ساڵەکانی پێشووتر ئامادەکاریەکانی خەڵک چۆن دەبینی دەبینین بازارەکە چۆلە ینی وەڵا بازارەکە چۆل نییە باشە بازارەکە زیحامە بەس تەداول نییە تەداول نییە ئامادەکاریەکانی خەڵک چۆن دەبینی وەڵا هەموو عالم چاوی لەسەر ئەو تەداولەیە چکە بازار نییە هەموو هاوار دەکە بازار نییە و خەڵاس وەڵا احتیمادیان لەسەر ئەو شتەیە بۆ کەسابەتە دەتوانی ئامادەکاریەکانی جژم وەڵا حالیان وەختیان بەس پاشوەی هەندێک زەحمەتە تەبعاان بەس دیسان ئەس بکەین احتیمادمان لەسەرەوەی چکە عالم شخصەیە شەهادەی هەیە و کولیەی تەواو کردیە و احتیمادێکی کولی هەیە لەسەر موچە و ماموچەی تیسانەوەیش نیزامی تەواو نییە ئەمەش مەزبوورین با بڵێن باشە ئێساوانەی کە کۆلی ژیان تەواو کردیە وە موچیان ینی سا ڕەنگە دەبینین خەڵکێکی زۆر زۆر بێ کەسابەتە ینی بێ ئیشە و ئەگەر بێ ئیشی هەبیتن پارەش نییە وەگە پارەش نەبوو بازار ڕادەوەستی داون دەبی بە یەکجاری احتیمادەکە ئەوەیە مەسەر ئینشاڵڵا بازارەکە باش دەبی عالم موچێ وەردەگری هەموو خۆشحاڵ دەبن چ قسەیەک تێ لەو جەژنە دەتەوێت چی بڵێ وەڵا پیرۆزباوی لە هەموو برادەران لە هەموو مسلمانان دەکەم بۆ مناسبەی ئەو جەژنی پیرۆزەی ئینشاڵڵا ئینشاڵڵا احتیمادی هەموو کولیان دەکرێتەوە نەفسیەن تەداولەکە باش دەبێت جەژن لە لای جەنابەت چ دەگەیەنی وەڵا جەژنە تەبعاان خۆشحاڵێ هەموو جەژنە باش جەژنەشان پیرۆز بەعاتم هەموو لایەک پیرۆز ئەوە کاک دەشتی دیارە پرسیارەکی هەیە دەڵێ چەند زمانێک دەزانیت هەم زمانی دەزان بڵێ کوردی و عارەبی و تورکی و پارسی و هیندی و پاکستانی و ئەو زمانان دەزان بڵێ زمانانە چۆن فێر بووی وەڵی لە کنیان مایمە و لێرەشمان لێرە چوار زمانم دەزانی بۆ ئەستەی دراسی خۆشم سێ چار زمانی دەزانم دراست چیە تو ستاو کرد ابتیدایم کردیە
ئینگلیزیەکەشم باشە و خراپ نییە الحەمدولیلا. لە دەرەوە بووی لە دەرەوەم بڵێ 17 ساڵ تقریبا لە خەلیج العەرەبی بووم. هەموو زمانەکان فێر بووی ئەو طبعاً لە هەموو دنیای ئەو کەسانەی کە زمانی زیاتر دەزانن ڕەنگە لە ڕووی کار و کەسابەتەوە ئیسفادەی زیاتر بکەن. ئیسفادەت لەو زمانانە کردووە کە دەیزانین؟ وەڵا استفادەی لەسەر خۆم کردووە بەس استفادەی تیزاریم نەکردە بەس باشە تەپام دەکەم لەگە ئینسانێکی وەکو تۆ مەسەڵ زمانێکی دی دەزانی لەگەر تەپام دەکەم دەگەم محەڵێکی باش تێدەگەی حیوارێکی باش دەکەینەوە و یعنی بەس تەفاهمەکەیە بۆ نمونە ئێستا بۆ نمونە دەبینین کەسانێک هەن تەنها یەک زمان دەزانن جگە لە زمانی خۆیان ئیدی ئەو زمانە سوودێکی زۆریان لێوەرکردە بۆ نمونە لە کۆمپانیا گەورەکان بووینە وەرجێر جەنابەت ینی بیرت لەوە نەکردوەوە ڕۆژێک لە ڕۆژان لە کۆمپانیایەکی بەناوبانگ ناوەڵە ئەو شتەنم ناوەڵە ئەوە ئەفکاری وام لۆ نات یعنی محاولە بکەم لە متەرجم یا شتە چووە نا بەس باشە تەداولم کرد حەزم هیوایەتم بوو. پاکستانی و بەهێندی جژنە پیرۆزەمان لێ بکە. ما إذا سه أربيل سه جشن مبارك करता हूँ हमू इस्लाम पीपल है हम मुसलमान है ईद मुबारक है अवान कलिमा चले ईद मुबारक أو هندي بو أو पाकिस्तानी हिंदी अब شايف كلام جوزي ماله أردو أوا والله خەڵکەکە لێرە ساردن ئێستا حالیان زۆر ساردن بێ موچەی بێ پارەی تۆزە تەئسیری لێ کردی. ئەم جەژنە جەژنی قوربەتەریە جەژنی داماویە. خەڵکەکی زۆر کەم یعنی خۆی ئامادە دەکات. ناوی پێشترێ باش بوو بەس ئێستا کە لەوەتی دۆلار بەرز بوویتەوە یعنی ئەوم تاسیری کردی بەڕاستی خەڵی زۆر سارد و سڕە لەبەر بێمەعاشەکەی إن شاء الله بازارك باش دبي وعالم متساور دبي هم خوش حال دبن. کاکە و کاتتان باش خۆشوی سەلامەتی. زۆر سپاس ئامادەکاریەکانتان کردو بۆ جژنی قوربان جێژنی قوربان ناوڵێش نەما کردە ئێستا لۆ هاتینە بازاری خەریکی سنە وەڵا ئەشیا کڕینەوە تازە هاتینەوە لە خارجی بەڵێ موفقن إن شاء الله. خاتون چۆنی؟ بژی سپاس بەخێر وێ. طبعا دەبینین بازار قەرەباڵغا ڕەنگە خەڵک هاتبی ئامادەکاریەکان بکات لە بۆ جژنی قوربان جەنابەت ئەو جژنە چۆن دەبینی و چ ئامادەکاریەک بۆ جژنە دەکەین؟ وڵایی هیوادارم ئەو جژنە ببتە مای خێر و خۆشی ئەو نەخۆشی کۆرۆنا تێپەڕی لەسەر هەموو هاوڵاتیان بە تەندروستێکی باش ئیشاءڵڵا. وڵایی باشە وا هەز دەکەم کە هەندێک ئۆزاکە باشتر بووە خەڵکەکە هەندێک دەست پێ دەکەم بە دەرچوون و خۆ ئامادەکردن. لە چ وڵاتێکدا دەنیشن؟ لە هۆڵەندا. لە هۆڵەندادا دەنیشن. ساڵانە لە بۆ جژنەکان دەگەڕێنەوە کوردستان؟ وڵی حەسەب مەسەلا ئێستاکە کەتە وەختی عوتڵەمان لەبەرەوەی کە دەست فکرمان کرد باشترە ئەو وەختە. ئێستا طبعا هەمومان دەزانین نەخۆشیێک بڵاوە لە هەموو دنیا بەڵام پێشی نەخۆشیەکە ئامادەکاریەکانی خەڵک لە وڵاتەکانی دەرەوە چۆن بوو ینی بۆ جژن و مناسەبەکان؟ وڵی باش بوو لەوێن دەرکوبلێ هەست بە جەژن ناکەی بەێ سارد و سڕی هەیە کە دەگەڕێەوە لیرانە وا هەز دەکەی لە وڵاتی خۆت واز دەکەی کە جەژنە و لەوێن دەر ئەو مەڕاستیمە ناکرێت کوبلەی هەر کەسە بەس لە مالی خۆی. طبعا لە هەموو شتێک لە وڵاتی خۆت خۆشترە بەڵام تەمەشا دەکەین دەبینین ئەو ساڵ ینی ڕەنگە قەیرانی دارایی هەبێ و ئەو نەخۆشیش هەیە ئامادەکاریەکانی خەڵک بەگشتی چۆن دەبینن ئێوە وەکو کوردێک کە لە دەروی وڵاتدا دەنیشن ینی چۆن ئەو ئامادەکاریانی خەڵک لێرەدا دەبینن؟ وڵایی لەبەرەوەی کە هێشتا باریدارایی زۆر باش نییە لە هەموو کەسێک ناتانیتن کە ئەوەی پێویستیتی هەمووی دابین بکاتن وەکو ئەوەی پێشان نییە پێشان باشتر بوو خەڵکەکە وەزعی باشتر بوو دڵیان خۆشتر بوو بەس ئێستا هەندێک هەموو کەس ناتانی ئەوەی کە پێویستیتی جێبەجێ بکە زۆر باش نییە. باش نییە. جەنابەت چ داواکاریەک تێ لەو جژنە یعنی دەتەوێت چ قسەیەک بڵێ؟ ئیشاڵڵا و نەخۆشیە نامینێتم هەموو کەسێک بەخۆشی بیتن سەحەتی باش بیتن ئەو دوعای دەتانی بکەین. جژنە پیرۆزە لە چێ دەکەین؟ بە تایبەتی جژنە پیرۆزە لە دایکی زۆر خۆشەویستم دەکەم و لە هەموو خزم و دۆستان و ئازیزانم پیرۆزبایی جژنی قوربان لە خەزورم و خەسووم دەکەم. خەس و خەزورت خۆش دەوێ؟ زۆر خۆشم دەوێت ئەکیت لە ئەوان لە دەرەوەی وڵاتن. ئەوان چ قسێکیان لە بۆ تو هێستا کە جێت مەسەلەن جیان لە تو دەبیتن بەڕێی تو چ دەڵێن ئێستا ئەوان؟
ئەکیید ئەوانیش ئەکیید نەفسی شت کە لە یەک دوورین ئەوانش ئەکیید پیرۆزبایی خۆیان بەمڕادەگەین لەوێ پێک کۆدادەنیشن لە عینە منتیقەینا ماڵمان زیایە بەلێ زوو سەردانی یەک دەکەن بەلێ ئەرە وەڵام باشە لەوێن دەربۆ نمونە سەلێتوانە دەبینین هەندێک شت تا ئێستاش ماوە ینی جاران زۆرتر بوو بەڵام ئێستا کەمتر بۆتەوە بۆ نمونە هاتچۆ یەکتری و ینی نامبردن لە بۆ یەکتری و پێشتر لێرە تەمەشامان دەکرد جیران بەبێ جیرانی نانی نەدەخوارد لەوێ وایە ئەوانەیە کە یەکتری دەناسن خزم و کەسەکانی یەکتری لەوێندەر مەسەلەن بە نسبەتەوەی جیران ئەوە نییە زۆر کەمە بەس مەسەلەن ماڵی خەسوم ئەرێ وەڵا ئەگەر چیوەکی خۆش لێ بنێ بەبێ من نایخوا چ خواردنەکی زۆر دروست دەکەنەوە لەوێندەر بەس نەرێ دۆڵمە دۆڵمەکەی هەر لێگەڵا بەس دۆڵمەکە کە خڕ دەبنەوە وەچی دیار عینە خواردنی خۆمانە بزەبت بننج و مرەگەیە و دۆڵمەیە و کوفتەیە و تچمە ئەو دۆڵمەی لێوێن دەر دروست دەکرێت تامی وچی دۆڵمەکەی ئێرەیە ناوەڵی ئەو تامەی ناگاتە ئێرە چێ کەرستەکان وچی ئێرە نییە فەرقیان هەیە گۆشتەکان فەرقیان هەیە خەژراواتەکان فەرقی هەیە تامیان فەرقان چی خێزانەکە دۆڵمەی دروست دەکات چ دەرێت قسەچی دەکەیت چکە پیا وابزانام زۆر حەزی لە دۆڵمەی نییە وەڵام من زۆر حەزم لە دەستاوی زۆر خۆشە ڕاستێکی دەستا پێشی وە دەرەیە چکە زۆر کەس دەرێم لە بەژنم وە دەرەم ئەگەرام حەزمان لە وڵا دەستای بەڕاستی زۆر خۆشە نای بە خێزانم نیێ دێ ڕاوەستایە بەز منداڵتیەوە شیوی لێ دنێ نای دەستاوی فێر بووە پێ دەرێ لە مارێ کەشی وەچی خۆش دروست دەکەی دەرە دەستاوت خۆشیانەوە لە پێش کامی ناوەڵە زۆر ڕای لێ دە هیوادارم جژنێکی خۆش لێرە بەڕێ بکەن ئیشاءڵڵا کاتچکە کە یەکتریمان دیتەوە ینی تەمەشا بکەین وەزعکە باشتر بێ و نەخۆشیە نەمینێ باری دارایی خەڵک باشتر بی ئەم قسەیەکم نەماوە ئەگەر قسێکتان هەبیتن هیوایەکتان هەبی لەو جژنە بێتە دی سوپاسان دەکەم دەستان خۆشببی پیرۆزبایی جژنی قوربان لە هەموو موسڵمانان دەکەم لە دەرەوەی وڵات و لە کوردستان ئیشاڵڵە ساڵێکی خۆش دەبی بە خێر و خۆش قوربان و کاتت باش باشتر جۆنی عزیزم ئەو دوکانی جەنابتە نەخێر ناوەڵە هاتیە بازاری باشە پرۆگرامەکەمان تایبەتە بە ئامادەکاریەکانی خەڵک بۆ ڕۆژانی جژن جەنابەت چۆن خۆت ئامادە کردو بۆ جژنەوە چ قسەیەک تێ لەو جژنەدا وڵی هەروەکو ینی جژنەکانی تر بە شێوەشی ئاساییتر بەڵام بەهۆی بارودۆخی موچە و ینی بڵێن باش نەبوونی گوزەرانی خەڵک تەماشا دەکەین لە بازارەکان چۆڵن ینی ئەوڕۆ چەند ڕۆژێک پێش جەژنە تەماشا دەکەی بازارەکان ینی بە شێوەیەکی ئەوتۆنیە لە چاو چەند ساڵە پێشتر و جژنەکانی تر جەنابەت هاتیە بازار لەگەر منداڵەکانت هاتی بەڵێ ئامادەکاری جژن دەکەن و ئەوانە باشە تەماشا دەکەین دەبینین بازار چۆلە و ڕەنگە موچە کاریگەرێکی زۆری هەبی لە سەر باری دارایی خەڵک و ئامادەکاریەکان جەنابەت چۆن خۆت ئامادە کردووە بۆ جژنە وڵی بەکڕینی پێداویستی و کەلوڤەلەکانی جژنەوە بەڵام بەگشتی وەکو ساڵانی تر نییە ئینشاڵڵا وەکو تاکەش ئەم کۆمەلگای هیوادارم بەگشتی وەزعەکان بەرەو باشتر بڕۆن و کێشەی موچە چارەسەر بێ و خەڵک لە ڕووی گوزەرانەوە بەرەو باشتر و باشتریش بچێت زۆر باشە ئەمەش هەمان هیوامان هەیە هەموو شتەکەت لە بۆ منداڵەکانت کڕیە بەڵێ الحەمدوللا لێچان کەم نییە شتی زیاتر داوا ناکەن نا باشە دەی هیوادارین ئەو جژنە بتەمای خۆشی و خێر و بەرەکەت ئەو نەخۆشیە نەمینەوە قەیرانش کۆتایی پێبێ ئەگەر بکرێت دوا قسەت و دوا داواکاری قسەیەکت هەیە لەو جژنەیە کە نێوماڵی کوردی یەکڕیزی بپارێزن واروەها بە هەموو لایەک بە هەموو حیزبەکان بە هەموو ڕنگ و دەنگەکان ئەم کێشانەی ئەم کۆمەلگایە هەیە چارەسەری بکەن و بگەنە خاڵێک کە یعنی بۆیان ئاشکرا بێ کە گرنگترین شت لەم کۆمەلگایە بریتە لە خزمەتکردن و واروها پڕکردنەوەی پێداویستەکان و چارەسەرگرنی قەیرانەکان و کێشەکان جەنابەت وەکو هاونیشتمانیەک چ ئامادەکاریەکت کردووە بۆ جژنی قوربان ڕاستی ئامادەکاریەکان احتیاجی کە دەبینم ئامادەکاریەکە ئێمە زۆر ڕۆتینە لەر وەکو گوتم بە خۆمان لە دەرەوەینە سا لەبەر جەژن شتووە سەردان هاتینەوە کە خەڵکەکەش نازم ینی زۆر ڕۆتینیە وەکو جژنی قەدیمنێ کاتی خۆی کە جەژن دەکرا ئامادەکاریی زۆر حسبش اقتصادەکە تۆغ ینی ئابوووریەکەی کوردستان تۆزێک نالەبارە لە بەرەوەی خەڵکەکە حتا پێ بکرێت شتێکی حاضر دەکات لە خۆی لە چ وڵاتێکدا دەنیشی لە ئەڵمانیا هەموو ساڵێک لە کاتی مناسبەکان و بۆنەکان دەگەڕێەوە وڵی ناوەڵ هەموو کاتنە حسب ڕێککەتنە ئەو ساڵە ڕێک کەوتووە گەڕایەوە باشە بازاری هەولێر بوو نمونە بازاری کوردستان
ینی تەماشا دەکەین 3 ڕۆژ 4 ڕۆژ ماوە بۆ جەژن بەڵام بازارەکە وەکو پێویست نییە دوکاندارەکانیش گلەیەوەیان هەیە دەڵێن خەڵک شت ناکڕێ پارە بە شت نادا ئایا هۆکارەکەی چییە ئەوە خۆی کارەکە چیە موچەکە نییە موچە هەبی وابزانم خەڵک تەقسیر ناکات ژیان شەرک و زنجیرە گوایە کە ئەتوو موچەکەی وەردەگری سەرف دەکەیت دوکاندار سەرف دەکات هەر یەک و دەیدا بەیشتر ئەجە حەسەب کە موچەکەت زۆربی لەوانەیە باشی سری لێ سرف بکەیت باشی بەشی پاشەکەوتنەکەش دادنی بەس کە موچەکەت نزبەک بوو ناتوانێت هەمووی سرف بکەیت جەنابەت لە دەرەوە دادەنیشی قەت ئەو بازارەت وا بە چۆلی بینیوە ناوەڵەوە یەکەم جارە ئەوە یەکەم جار ئەوە ببینم بازاری هەولێر خۆی هە بە قاڵباڵەکەی خۆشە خۆشمە لە ناو بازارە گەورە بوومە دوکاندار بووی لێرە خۆم زێرەنگەر بووم بەلێ بەڵێ بۆ بەجیت هێشت واللهی لە مێژە سای 95 بوو تۆزێک لەو کاتیەوە ڕۆیشت کاتەوە ڕۆیشتم باشە دەکەوینە ناو جەژنی قوربان لە جەژنی قورباندا وەکو هاونیشتمانیەک وەکو کوردێک کە لە دەروی وڵاتدا دەنیشی سپایان مەکتەیە یەکەم سەبارەت بە جەژنی قوربان دووەمی سەبارەت بۆ بارودۆخی کە لە ئێستادا لە ناو میلەتی کووردا وجودی هەیە ڕاستی لە لای خۆم جەژنی پیرۆزە لە هەموو خەڵکی کوردستان دەکەم هەر چوار پارچەی بە گەورە و هەمولایەکی و وەکو تریش لۆ هیوای تەمەنەی خۆش لۆ ملەتەکەم لۆ گەلەکەم هیوادارشم کوردستان دایما کوردستان ئاوەدانبی خۆشتربی چکم کوردستان هەر بە ڕەونەقی خۆی جوانە حەزم لێ هەروەکو کە پێشتن ساڵە کاتمەوە گەشتبینێکی خۆش بۆ ڕووناچی خۆش لە کوردستان حەزم گەشتبینیت ماوە وڵی ناوڵە تۆزە گۆڕایە بەزی شاڵە چادەبی هەموو شتێک پاش هەموو ناخۆشێک خۆشەکەر لەمان هۆکاری کەمبوونەوەی گەشتبینەکەت چییە وڵی گەشتبوونی من خۆ من خەڵکەکەیە کە خەڵکەکەم لێرە گەلەکەم گەشتبین ینی خۆشی ببینی لای منشەوە دڵم خۆشم خەڵک چۆن دەبینی لێرە وڵا خەڵکەکە لێرە ساردن ئێستا حالیان زۆر ساردن بێ موچەی بێ پارەی تۆزە تەسیری لێ کردیە پیرۆزبایی لە هەموو برادەران لە هەموو مسلمانان دەکەم پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو مسلمانان دەکەم لە دەرەوەی وڵات و لە کوردستان جەژنی پیرۆزە لە هەموو خەڵکی کوردستان دەکەم هەر چوار پارچەی بە گەورە و هەمولایەکی جژنە پیرۆزەی خۆم لە هەموو هەر چوار پارتەی کوردستان دەکەم و جژنیان پیرۆز دەکەم جەنابەت ئەو ئامادەکاریانە چۆن دەبینی ینی هاونیشتمانیان چۆن خوان ئامادەکردەوە وەکو دوکاندارێک وڵات لێرانە ئێستەوەی جارانی ڕاستی پێشتر جێژنە دەبوو ئیشیمە کەپس دەبوو ئیشی بازارێک کەپس دەبوو بەس عام ئێستا بازارەکە زعیفەوە دەبینی بەخۆت زۆر مۆڵ کرایتەوە دوکان زۆر کرایتەوە بازار زۆر کرایتەوە بەس بە عام عالم خۆی حاضر دەکە ینی حەزی لێ جێژنەی سیستەمەکی جوانی هەبی و حەزی لێ چەرچەفەکی جوانی لەسەر سیستەمی بی و یعنی ئەو شتانە جاران چۆن بوو ینی جژنەکان بەراورد ئەو جژنە بەراورد بە جژنەکانی تر چۆن بوو خۆ جێژنەکان کە کەپس بوو معاشە بوو پارە بوو ئیشە بوو کارە بوو بەس ئێستا نییە ئێستا زعیفە بەس خەڵکەکی زۆر کەم یعنی خۆی ئامادە دەکات بستە خەڵگەوەی هەیتی بەس لۆزیک و لۆ منداڵەکانی جێکی دەکڕی ئەو شتانە بە دەگمەن کە ئەشیا مەشەکە و شایش لەکنەمە شێوەی بازاریکە نییە بازاری مە مەشهورە بە ئەشیای کوالێتی باشۆکی بازاریکە نییە ئەو زە بازارەکە برەک زعیفە یعنی ئەوە شایمە هیتمان لە بازارە زۆر دەگمەنە هەر نییە بەسیا هەر زعیفە بازارەکە هەر زعیفە بکەین طبعا زعیفی بازار پەیوەندی بە نەدانی موچە یاخود کەمبوونەوەی موچە 100% موچە نەدرێ معاشەگەرە من کابرا پارەی وەرنەگری بە چ ژن پارەی بداتە ژنەکەی بێ ئەشیای لەم بکڕی ناتانە ژنیش بینی ئەگەر معاشەکە لەبی بەزەگە معاشەکە هەبی سرفەی زەواج هەبی معاش هەبی ئیش هەبی کابرا ژنی دەینی و پارەی سەرف دەکات باشە جەنابەت وەکو هاونیشتیمانیەک بەو جژنە چۆن خۆت ئامادە کردووە وڵی خۆ ئامادەکردن چیە ئەوڕۆ هەمووی هەوڵدانە لە مار و منداری وڵە ئامادەکردن چیە زارێ زرکمان نەکڕێ بەس دەکردنیشە عرفان دوکاندار عادەتی عرفان زیچی دەکڕی بەس دۆ مار و منداری خۆمان کڕیتمان و حازنین الحەمدولە جێژنەی قوربانیشە و ئینشاڵە بەخۆشی دەبیت ڕەنگە منداڵ و ئافرەت ینی بە تایبەت منداڵ نەزانی کە پارە هەیە یاخود نییە دەیەوێ نییە و لە کنافرەتی نییە کات دەرگەنەی لە شتەچیدا دەیەوێ تو دەرگەنەی لە شتاندا دەری وڵە ناوەڵە فەقیری ئەوانیە بەس دەرێمە بەخۆم سێ مانگە زەواز بکەیت دێ بەس دەرێم یعنی هەیە دەیەوێ زۆر جار ژنەیە دەیبینین لێرە دێتە بازاڕێ مێردەکەی دیناری لە بەرچینێ فەقیرەی ژنەکەشە شایەکەی دەوێ مەجبوری شەلۆی بکڕی ینی دەلەوانەیە دەبتە عاجز بووە چەند جارم پێیژمەیەکە پایژەکەم بەقوەتە زۆر جار کابرا گوتی کاکەت لەسەر دەم و من دەکەی مشکلات ئەوە شیا توانانە براو دەکەوە ژنەکەم داوام لێ دەکام نیش پارەم نییە بوتە مشکلە لەمانیان ئاری بخۆی دەبتە مشکلە لەسەر یاێ دەرێت و پێگوت و گوتم کاکە ئاخیری هات گوتی وەرە کاکە وەرەوە شیان بدێ کە بە شایدی زیران گوتی وەرەوە شیان بدێ کاکەت و بەسەوە ژنەکە چەند ڕۆژە ڕووم ناداتێ گوتم ئاری بەخۆ باشە
چ قسێکت هەیە لەو جژنە چ داواکاریەکت هەیە بۆ نمونە هەمومان ینی جژنەکان بە جژنی لێبوردەی و خۆشی و کامەرانی و بەختەوەری دەبینین بەڵام دەبینین ئەو جژنە جیاوازە لە جژنەکانی تر وەکو هاونیشتیمانیەک چ داواکاریەکت هەیەوە هیوات وایە ئەو جژنە چۆن بێت والله حەزم لێ بێ مشکلە بی بە بەرەکەت بی جێژنەی بە بەرەکەت بی بێ مشکلە بی و ئیشاڵەت خۆزعکە خۆش دەبی مەعاشەکە دەدرێ بەشکم ئەمەشی سپا دەکەن خەڵکەکەش دری خۆش دەبی کاک لە ماڵان مشکلە زۆرە ئیشاڵە ئەو مشکلانە کۆتایی پێدێت ئیشاڵە جژنە پیرۆزەی خۆت بکە جژنە پیرۆزەی خۆم لە هەموو هەر چوار پارتی کوردستان دەکەم و جژنیان پیرۆز دەکەم تایبەت کەسێک هەیە جژنە پیرۆزەی لێ بکەیت وڵا ناوڵە جژنە پیرۆزە لە هەموو گەری کورد دەکەم و بە خێر بێسە سەر و سەرچاو جەنابەت وەکو خاوەن دوکانێکی سەرەزات ئامادەکاریەکانی هاونیشتیمانیان چۆن دەبینی لەو ساڵدا هیچ عیبینی هەموو ساڵێ هەموو ساڵ هەدرم خوا الحەمدلله زۆر زۆر شکری بەکەم و زۆر ڕاستی بە الحەمدلله وەکو برێ ساڵانی برێ 2014 و 2016 نییە یعنی ئەو 3 ساڵە دەبە ئەو نەخۆشیە ئەو موسە بەعاشەی بازارەکەی کە خەڵک کم دێتە بازار یعنی وە نییەوەشی پێشان بی پێشان بازار زۆر یعنیە بەعادەی خۆی بە ئاربانەی هاتووی ئەوە ئەشەوەلودان ئێستاکە ئەفتێزارێک ئەشەش مەلوونایە چون بازارەکە خۆش نییە پێشە ئەوانە هەبوو فول بوو نەماڵش هەبوو زۆر بازار خۆش بوو بەس دەبە ئەو نەخۆشیە ئەو بووچێ زۆر کەم بووە باشە جەنابەت ئامادەکاریەکانی هاونیشتیمانیان چۆن دەبین ینی خەڵک سارد و سڕە خەڵک زۆر سارد و سرە لەبە بێمەعاشەکەی ئەوڕۆ تەقاعودێک هاتێک لای بگوتی کاکە ئەوم بدێ وەڵە مەعاش بگوت و کاکە ببە بەسە چاو گوتی ئەو دەگوت بەس زیاد بێ ینی بەقەرد بردی نانە بەقەم نییە بەس گوتی بەس شتی کەمتری برد گوتی ئەو دە پێ دەبێ گوتی بەس زیاد بێ ینی مەسەلەن ئەو شتێک کە بردی بارتەقای پارەکەی بوویان زۆر کەمتر نانە کەمتر بوو گوتی ئەو دە پێ گوتی ببە یعنی زۆر کەسێنیتی دەتانم بنم بوەقاینا هەندێک کەشی معاملەی ناکرد دەبە پێشتر بۆ نمونە ئەگەر کەسێک بەهات بەیانی ئەوانەی کە موچە خۆرن ینی شتی زۆریان دەکڕی سەرەزاتی زۆریان دەکڕی بە ئەوەکە دەبن چیە بە خوڕامەکەیان پێ هەڵدەگرت پێشە مەعاش خۆش بوو بە خوڕامەکەنەکە ئێستاکە ئەوانی دێنەوە خوڕامکەریان نییە نیتە هەمیان بەڕێ کردینە هەمیان بەڕێکرد کمماینە سا فستقەچی کووت فرۆشتی هەتوو ئەو ساڵ والله فستەقەکە لە ژێرێ پێشان زۆر کەمە زیاتر گولە بە ڕۆژەی دەکڕی والله گوڵە بە ڕۆژە کەم ئەو دەکا نۆک چێ دەخوا باشە چ داواکاریەکت هەیە لەو جژنە چ قسەیەکت هەیە والله داواکەم هەموو خەڵک بەسەر بەزی بژێ هەموو خەڵک ئیشانە مەعاش خۆی وەربگرێ کەس یعنی محتاج بەدەست کەس دەبێت جاران لە جژنەکانی ساڵانی ڕابردوو دوکانی چەرەزاتەکان جمەی داات خەڵکێکی زۆر بە چیلۆ فستق و چەرەزاتی دەکڕی و لە دوکانەکانی تریش بە هەمان شێوە بازار گەرم و گڕ بوو بەڵام لە ئێستادا دوسێ ڕۆژماوە بۆ جژنی قوربان بازار ستێکی پێوە دیارە هاونیشتمانیان دەڵێن موچە نییە بارودۆخی داراییمان خراپە دوکاندارەکانیش گلەیەوە دەکەن دەڵێن 1-2 مانگە خەڵک پارە زۆر سرف ناکات ترسی لەوە هەیە کە ئەو پارەی سەرفی دەکات نێتەوە جێی بەگشتی جژنەکانی ساڵانی ڕابردوو بازار گەرم و گورتر بوو خەڵک زۆرتر شتی دەکڕی بەڵام لە ئێستادا بازار ساردا و هیواداری نەو جژنە ببێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو هاونیشتیمانیان جژن دەرگای خێر و بەرەکەتمان لەسەر بکاتەوە خۆشەویستان پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەمان تایبەت کرد بە ئامادەکاریەکانی هاونیشتیمانیان سەبارەت بە جژنی قوربان لەو جژنەدا هیوادارین خەڵک جیرفانەکانی پڕ بێتەوە لە پارە موچە سیستەمی خۆی وەرگێتەوە و ڕێکوپێک دابش بکرێتن خەڵک بێپارە نەبێ ئیدی بازارەکانیش بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو کە دوکاندارەکان باسییان دەکرد خەڵە باڵغتر بێتون و جمەی بێت ئەمە زۆری براهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن جژنتان پیرۆز هەموو ڕۆژێکتان هەرخۆشی و جەژن بێت خوداحافیز